سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کاظمی لەبارەی ڕووداوە تیرۆریستیەکەی ئەم دوایەی بەغداوە ڕایگەیاند کە سەری تیرۆر دەرکەوتووەتەوە بۆ لەمپەڕ دروستکردن لە بەردەمی دیموکراسی و ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو. سەرۆکی تەوژمی سەدری موقتەدا سەدریش ڕەخنەی توندی لەو گوشارانە گرت کە بە بیانووی تیرۆرەوە خراوەتە سەر پارێزگا سونیەکان. کاظمی مەبەستی تیرۆریستانی بە ئامانجگرتنی هەموو عێراقیەکان بەبێ جیاوازی بۆ بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن لە قەڵەمدا بۆ ئەوەی شڵەژان و گیانی تایفی لە وڵاتدا زیندوو بکاتەوە. ناوبراو ئاماژەی بەوەدا کە تیرۆریستان چەندین جارویستویانە کەمەربەندی ئاسایشی بەغدا ببڕن، بەڵام سەرکەوتوو نەبوون. ئەوەش ئاماژەیە بەو دوو هێرشە خۆکوژەی کە لەم دواییەدا لە گۆڕەپانی تەیران لە ناوەڕاستی بەغدا ڕوویدا و بووە هۆکاری کوشتنی 32 کەس و بریندارکردنی 110 تر. لای خۆیەوە موقتەدا سەدری ڕێبەری تەوژمی سەدری ڕەخنەی توندی لەو گوشارانە گرت کە دەخرێتە سەر هاوڵاتیانی پارێزگا سونەنشینەکانی عێراق، ئەوەش بە پاساوی جەنگی دژە تیرۆرەوە کە هاوکاتە لەگەڵ کێبڕکێ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران. بەڵام سەدر ناوی ئەو گروپانەی نەبرد کە بەو کارە تایفیا هەڵدەستن. ڕێبەری سەدریەکان ئەوەی بە مەترسیەکی تر ناوبرد کە جەنگی تایفی لە وڵاتدا زیندوو دەکاتەوە و پاساوی بەهێز دەداتە دەستی تیرۆریستان کە لە پشتی ستەم لێکراوەی سونەوە جارێکی تر بتوانن پێگەی خۆیان بەدەست بهێننەوە. لە لاپەڕی خۆی لە تویتردا سەدر داوای لە هەموو لایەک کرد کەشی هەڵبژاردن دوور بخەنەوە لە توندوتیژی و پێکدادان و فرۆشتنی ئەوەش کە لە خاکی وڵات ماوە بە داگیرکەران. بۆیە دەڵێت زۆر شەرمەزاریە بۆ هێزە سیاسیەکان لە پێناوی هەڵبژاردندا لە یەکتر بدەن، کەچی بیر لەوە نەکەنەوە کە زۆربەی پارێزگاکان لە ژێرهێڵی هەژاریەوە دەژین. سەدر جەختی لەسەرەوە کردەوە کە پێویستە کێبڕکێ هەڵبژاردن لەسەر بنەمایەکی شەرعی و ئەخلاقی و دیموکراسی و مرۆیی بێت، بە هەموو شێوەیەک دوور بێت لە توندوتیژی، کەوا بڕیارە هەڵبژاردننی پێشوەختە لە 10 تشرینی یەکەمی داهاتوودا ئەنجام بدرێت. بە درێژایی ساڵانی ڕابردوو زۆرێک لایەنی سیاسی و دانیشتوانی پارێزگا سونیەکان هەندێک گروپی میلیشایی شیعی چەکدار تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی پێشێلکاری دژی دانیشتوانی سونە بە پاساوی جەنگی دژە تیرۆر و ڕێکخراوی داعشەوە، کە لەم دوایانەدا ئەو گرتن و ئەشکەنجە و سەرانە وەرگرتنە لە هاوڵاتیان زۆر پەرەیسەندووە. ئەوە سەرڕای نەبوونی هیچ ئاسۆیەک بۆ دۆزینەوەی هەزاران کەسی شوێن بزرکراو کە لە کاتی گرتنەوەی پارێزگا سونیەکاندا لەلایەن میلیشیاکانەوە دەستگیر کراون و چارە نووسیان نادیارە. سەرکردەی و میلیشیانە ئەوە ڕەت دەکەنەوە کە ئەو تاوانیان ئەنجام دابێت، بەڵام هاوڵاتیانی ئەو ناوچەیە بە درێژایی ئەو جەنگەی لە هاوینی 2014 دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە داوای ڕاگررتنی ئەو ڕەشە کوژی وەشکەنجە و پێشێلکاری مافی مرۆڤ دەکەن کە ڕێکخراوە مرۆڤ دۆستیەکان بە تایبەتی هیومان ڕایتس وۆچ لەبارەیەوە چەندین راپۆرتی بەڵگەنامەیان پێشکەش کردووە.